بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. سرتاي وتارا كمان بعد الصلوات التي داري بيغمبر صلى الله عليه وآله وسلم دس بأكين كلمة مولود شيريني أوين علين. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على حبيبنا محمد وعلى آل حبيبنا محمد. اللهم صل على حبيبنا محمد وعلى آل حبيبنا محمد. اللهم صل على حبيبنا محمد وعلى آل حبيبنا محمد. اللهم صل على شفيعنا محمد وعلى آل شفيعنا محمد. اللهم صل على شفيعنا محمد وعلى آل شفيعنا محمد. اللهم صل على شفيعنا محمد وعلى آل شفيعنا محمد. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. برزان خوشيستان أمل خزمة كتاب نيابي الذريعة إلى مكارم الشريعة راغب أصفهانية جيان بسر أبين بابتك من بو باسكاتو أجت سر أصناف كان إنسان أفرمع عادتي خوا جل جلاله وهاي أو كسانيك ورد برو خراب أرون حتى وكو أكن أخير آستي الرزالات هند جار خوي يور خوي بو خوي لبرو يشق لنا وكان حنان رشيان أكاتو وصاغيان أكاتو وشي حنان كبو خوي بكارهن جل جلاله زور كلمة إيش عظيمة أبيش أويا يعني كسكر رأكات وخوا رأكا بدوا كسكا شون منالق لدايش رأكات بو إنيشواتو أيش هالرأكا بدوايا أو خوي أشارته أم أيدوزيته وحتى دواتر أيشوا يا منال أيوة نخوينة باوكو دايشي بزور بي إخوان هر هولي لغا أو هر أيوة نخوينة أمان هر هولي لغا لادن أما أكات حنانية دي خوا جل جلاله لغا العبد كان يتشن سركشي أكان تشن لاري أكان تشن أرون سبحان الله أو لغا أنا حنانة هر بدوانا الرؤيا خاتو سري راس بويا هند جار إنسان كان زورتو شي هالو كم ترخمي وسل الشواوي أبن بلام لبر أو يا رب العالمين يشغل صفات برزكاني الحنانة بدوي أم عبدانا أروها تاوكو رشان أخاتو إنسان كان لبين يكترى حتى وكو إحسان لبين يكترى على قورك تاوكو باسي شاك كاريب كان تاباسي تسكية وتربية نفس بكان حتى أخلاق برزكان للايان ببرزي بمينته لخير وبركته كأم أخلاق برزانه ورد للايان نما يوا إتر أمانيش ورده أكون آستي كي زور نزم حتى وكو هند جار لآستي آجالية إنسانا كان خوان أبينو سيري أكو ملقانا كان ك ورده فساد برو چه آراستي كان أبا خو فساد لخو كتوبر دروز ناب يعني لما سلي يعني أجر لفساد جنسا سير كري أبيني لما سلي آفرتو تعدى لمنال ورده جيتو يسروي نير بو نير ويعني وكو تحداج لجيهانا وأكري ميبوم نيربوم مير يعني كاري كان كدو حتى آجلا كان إنسان لقال آجلا كان يعني إنسان لحرمتي إنسانيتك إتريته خوارو تاويليه تعاطي شر باسكرني شر لبينك لا بتفخر وكو قومي لوط كان للنادي خويا أنا بأشكرا مسألة خرابين باسا كردو شانازيان بيو أكرد حتى وكو خويا قورو فوتاني دي إنسان كان مادام متفاوت بن لبينك لا خيرا مادام تشاكو خراب لنا كوملقايا هبي أو كوملقايا نافوتي دروس أبيتو ورده لعائلة كوملقا كسي تشاو كوملقا كسي خرابا ورده دروس بن أو تعاطي أو أكا أو
قسەیەکی خێر بوو ئەو ئەکە ئاڵوگۆڕ لە نێوانیانە ڕوئەدا وردە کۆمەڵگا بەرەوە باشە ئەڕوە. بۆیە ڕەحمەتی خوا لە ڕاغیب بێ ئەفەرمێ ئینسانەکان لە خەیران حتا وەکو تەباین لە نێوانیان هەبێ ئەگەر هەر هەمویان لە شەڕا مساوی بوون ئەو کاتە هەلەک تیا ئەچن. فەرمایشتێکی هێناوە لەو پێناوە فەرمایشتەکە عولەما قسەیان لەسەر کردو لەسەر ضعیفی و ضعفی و ئەوانەی بە هەر حاڵ ئێمە ئەوەی کە گرنگە بەلامانەوە بریتە لەوەی کە حەقەن ئەگەر مصلح لەناو کۆمەڵگان نەمێنێ کۆمەڵگا تیا ئەچێ. بۆیە حتا وەکو مصلح بمێنێ ئێمە لە خەیر و بەرەکەتە. بیرکەنەوە مشرکینی قوڕەیش یەک کۆمەڵ سیفەتی کەمی باشیان مابوو تو هیچیان نەمابوو دەی بەهۆی ئەو کۆمەڵە صفەتە باشەوە وەکو سەخاوەت وەکو وەفا هەندێک صفەتی زۆر کەم لە بینیانە مابوو. خوای گەورە بەهۆی ئەو صفەتە کەمانەوە پێغەمبەرێکی تیان ناردن. ئەگەر کۆمەڵگایەکی تریش کۆمەڵە صفاتی جوانی ما هێشتا خەیری تیا ماوە هێشتا بەرەکەتی تیا ماوە ئەو کۆمەڵگایە. و هەمیشەش ئەوە بزانین کە ئەولیاکانی خوا هاوکاری یەکن بۆ سەرخستنی یەکتر ئەولیای شەڕیش هاوکاری یەکن بۆ سەرخستنی شەڕ هەردوو تەرەفیان بۆ چەشن. چۆن ئەو کەسانێک کە ئیماندارن هەمووی هاوکاری یەکتر ئەبن هەتا پرۆسەیەکی خەیریان سەرەگرێ بێدینەکانیش بە هەمان چەشن ئەهلی فەسادیش بە هەمان چەشن. ئیتر ئەمە بابەتێکە ئەبێ ئاگامان لێ بێ بۆیە قەتمان و نەبی لە داعوە و بانگەواز و ئینسان سازی مرۆڤ سازی مرۆڤ دروستکردن ماندوو نەبێ ئینسان لێ حتا وەکو هەوڵ و جوهد و جیهادی زیاتر سەرف بکەی لەو پێناوە زیاتر ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەرمانەدا ئەبارێ و دروست ئەبێ. مرۆڤەکان چەندین بەش و چەندین شێوازیان هەیە لە بابێکی تایبەتە باسی ئەسنافەکانەکە 5 جۆر مرۆڤ بۆ ئێمە دیاری ئەکا ئەڵێ ئەکرێ مرۆڤەکان بە شێوازە لە شێوازەکان بکەین بە دوولەتەوە بڵێن خاصەمان هەیە و عاممان هەیە. هەندێک کەسمان هەیە خاصەن لەناو کۆمەڵگایە تایبەتن هەموو کۆمەڵگایەک ئەمانەی تایە کە کاروباری ئەو وڵاتەدا هەمیشە خەواز ئەیبا بەڕێوە ئەوامیشمان هەیە عامەتی خەڵکەکە هەر هەمووی پێکەوە دائیمە لە خەواسەکانە ئەگەر یەکێکیان چه خەواسی دنیای بێ ئوخڕەوی یەکێکیان بکەوێ بمرێ مەسەن لە کار بکەوێ جۆرێک لە گۆڕانکاری دروسە بێ هەستەکەی کە خەلەلێک دروسە بێ بەڵام لە عوامی خەڵکە هەرچی تیا بڕوا بمرێ یعنی هیچ گۆڕانکاریەک لە کۆمەڵگایە ڕوونادا. ئەفەرمێ ئەمە جۆرێکە لە تەصنیفی خەڵک ئەکرێ بڵێن خەڵک عامە و خاصە ئەکرێ بڵێن خەڵک سێ بەش یان خاصەیە یان عامە یان وەسەتە. ئەفەرمێ ئەوەش هەیە ممکنە بڵێ وەسەتە. چۆن مەسەلەن بڵێن وەسەتە ئەڵێن خاصەیەک و زۆر تایبەتمەندیەکمان خەڵکێکمان هەیە زۆر تایبەتن لەناو کۆمەڵگا خەڵکیشمان هەیە عامەیە خەڵکمان هەیە لەو بەینان. ئەفەرمێ خاصەکان ئەوەن الذي يسوس ولا يساس سیاسەتی خەڵک ئەکا خەڵک ئەبا بەڕێوە کەس ناتوانێت ئەو بەرێ بەڕێوەڵەوە زۆر خەواسە. عامەمان کامەیە یوساس و ولا يسوس هەمیشە ئەبرێ بەڕێوە خۆی ناتوانێت هیچ بەرێ بەڕێوە. وەسەتمان هەیە لەو نێوانە هەندێک شتی پێ ئەچێ بەڕێوە بەڵام لە عمومە لەژێر دەسەڵاتی کەسێکی ترایەکە ئەیبا بەڕێوە. بۆیە لەناو کۆمەڵگایەکە کە کۆمەڵگایەکی تەندروست بێ ئەبێ ئەم سێ جۆرە هەبن ئەبێ خەڵکێکە بن ببرێن بەڕێوە خەڵکێکیش هەبن لەو بەینە ئەمانەی خوارەوە بەرن بەڕێوە گوێڕاڵی سەرەوە بکەن خەڵکێکیش بێ لەسەرەوە بەردەوام خەریکی بەڕێوەبردن و کارکردنی خەڵک بن. بۆیە زۆر کات ئێمە لە حتا لە داعوە و بانگەوازە فیرقەکان هەر هەموو بێنە قەلەما کەمێک تۆ خەواس ئەبینی کە خەڵکەکە ئەبا بەڕێوە تەوجیهی خەڵکەکەیەکە ئەوی تر قسەی ئەوانی تر دووبارە ئەکاتون. بۆیە حتا لە مەزاهیبە مەسەلەن ئێستا ئێمە 4 مەزهەبمان هەیە ئەوە خەواسەکانن لەسەرەوە کە خەڵک کاروباری خەڵک ئەبن بەڕێوە ئەچینە پلەیە خوارتر تابعەکانی مەزهەبن ئەوانە قسەکانی سەرەوە هێن و نەقڵیەکەن و پەخشیەکەنەوە بۆ خوارەوە عامەتی خەڵکیشمانەیە هەر هەمووی گوێڕایەڵی ئەم مەزاهیبانە ئەکە. لە هەموو کاروباری دنیاشە ئەو هەیە یعنی سوڵتان و دەوڵەتێک بێنە ئەبێ سەرێک هەبێکە وڵاتەکە بەرێ بەڕێوە هەندێک کاربەدەست وەسەت هەبن لەو بەینە قسەکانی ئەو جێبەجێکەن لە خواریشەوە عامەتی خەڵکەیە کە شوێن ئەمانە ئەکە هەموو کۆمەڵگایەک هەموو مجتەمەعێک بەو شێوازەیە. بۆیە ئەفەرمێ ئەکرێ بەم شێوازەش خەڵک بکەینە چەند بەشێکەوە ئەفەرمێ ئەکرێ بە شێوازێکی تریش بکەین بڵێن خەڵک هەندێکی هەیە پێوتێ ئەصحاب الشەهەوات ئەوانە هەر هەموو خەیاڵاتیان هەر هەمووی لە چەند شتێکە کەم بۆتەوە خواردنەوە موناکە حەوزەوەت بابەتە ئاژەڵیەکان لە ئینسانە تەبەن ئاژەڵەکان جاری تر عەرزم کردوون ئەگەر تەیرێک بێنی لەگەڵ مرۆڤێکە
لروي جلو برجو بوشاكا أم لبرياتي أوش خواي جورشتي في عطاكلو لروي خوارنا أم أخوات أو أخوة لروي شوينا أو شويني هي أم شويني لروي مناكحوزا يعني أو إنساني كأم حالتي هي ببيوتي أصحاب الشهوات لما تجاوزنك لنظري أو جيان بريتي لخواردن لخوتن لجيجل أو كاتا لأستي أجل كان تجاوزينك ببيوتي أصحاب الشهوات بليك من هي لما أنا برسر بيان أوتري أصحاب الكرامة والرياسة أو أنا خلق كن كهميان بريتي لشي حز كان خلق مدحيان كا بأسيان كا نوبان دركن أم جورش من هي لنا خلق يعني مجوري دوهم أبم شوازن جوري السهم من هي بيوتي أصحاب الحكمة كبيغمبران عليهم الصلاة والسلام هم لوانبون أويا كخوي بو خوي نقلب المدحي خلق هر خوي بو خوي كسك الجوري ككردوي كي باشكا لبيناوي أو نيك خلق بي بلاي باش يا خلق رازي لي بقري يا خلق شاكي نا أو حج حقي بس روانية أهدافي شي بهيش شوازي مسائل الدنيا كان نية همو أخلاق برزكانتي أصحابي حكمت طبعا صفاتي زور برزيان هي بوي إمامي غزالي لباس علم أفرمي أي طالب علم بو مال مخونة الله شكو علم هر خوي مالي لقلا الله بوي بعالم خوي يقول حرص قد أدا بإذنك خود ما نو كيبلي والله بوي اشتي بياكم مثلا بروم علم بياكم نا والله علم بياكر خوي ما دي لقلا الله بو رياسة شهرة أمانة شي مكة شكو هر علم خوي شهرتي لقلا بإذنك الله علم لبيناوي علمي شامخون الله هي علم لبيناوي علم آخر يعني مثلا الله بمعلومات مزياد بأويتر بمعلومات ترم زيادة معلومات ترم زيادة والله علم لبيناوي علمي شامخون علم الله يكشتي تياني خوي همشتي تياني علم علمي تياني علم شهرتي تياني علم مالي تياني علم نوبانجي تياني علم همشتي تياني يكشتي تياني لبرخوابوني تياني الله علم لبرخواب بخوانه همشتي كان يترد سكي خود معلومك لهمو بابته كان أبو شوازة يعني سيجور تو خلق الدسكي يكي أصحاب الشهوات بس بلا مالي أوش تبسو كان أدا بيناوي مالا بيناوي خواردنا نا أصحابي لو برستر زور جوب مالو أمان نادا شورتي أيوة لنا خلق الرياستي هبه نوبانجي هبه حز همو إنسانيش طبعا حزب ما نأكا بلام السيهمينيان إنساني لبر إنسانيت أيوة جياني لبر إنسانيت أيوة أما مرج تنها مسلمان جنيش كم قصاني كراغب أي كلا مسلمان وغير مسلمان مساوي جاري ويا كسي كافر هي شاكي لبناوي شاكا شاكي لبناوي نوبان يخويا ناوي طبيعية بوي بيغمر يخوا صلى الله عليه وآله وسلم جارك باسي كسي مشيكيان للاكر كعبدي زور أكر آزادي أكرت زورك لك شكان وأدي بنات بينج وشتري أدا لبناوي وكسي كشكي خوي نخات إن شاء الله هركز بقى بينج وشتري أدا شهرتي بيأكردو بيغمر يخوا صلى الله عليه وآله وسلم فرموي وانت يا رسول الله حالي شونا فرموي لناو آقرايا بلام أم صفة قوريك نيهشتو آفرتان وأدي بنات كرين تخفيفي آقري لسرك طبعا زور قصص هي السيرة بيغمرها صلى الله عليه وسلم كالروانجي أمس سيجور خلقه وتو تحديدك ودياريك جوري كتير أتوانين راغب فرمي خلق بش كين أتوانين بلين جورك خلق من هي بيوتي ملكي جورك من هي بيوتي شيطاني جورك من هي بيوتي إنسي جوري ملكي چون ملائكة آسات چون أوان دبلو بيان برزة بيوتي ملكي لمستوائك زور برزان وكم ملائكة تصرفوا ما ملائكة جورك شمان هي شيطاني هرچيش دي خراب جيب جيك باشا صفتي زور خراب هرچي صفاتي شيطاني هي لم كساها جورك من هي لو بينايا بيوتي إنسي بويا فرمي هندق لآيات كان قرآني بيروز أخوينته مثلا فإما إن كان من المقربين فروح وريحان وجنة نعيم وأما إن كان من أصحاب اليمين فسلام لك من أصحاب اليمين وأما إن كان من المكذبين الضالين فنزل من حميم وتصلية جحيم فرمي كدي قد أدي هي مقربة الأخوة طبعا مقرب هي أو دوانتان أقالي مقرب أو خوي نزيك أكاته ولا أخوة مقرب أو أخوة نزيكي كلوته ولا أخوي تو أدو صفة زور قولي يعني تو أها كسيوها مخلصة أيوة إخلاصي هبه كسيوها مخلصة أخوها الله بجاده وإلا يوسف عليه السلام فرمي إنه كان من المخلصين هل بجراوة زور تايبت بوي أفرمي جورك من هي
باشە لەم ئاستایە مقڕبە جۆرێکمانەی ئەصحابی یەمین جۆرێکمانەی ئەصحابی شیمالە مکەذبی ضالینە کەوابوو ممکنە جۆرێکمان هەبێ کە شەیطانی بێ هەرچی صفات و خراپەی شەیطانەتیە بێ ئەو لە ئینسانیشایە جۆرێکمان هەیە لە ئینسانانە ئەصحابی یەمین ئەصحابی یەمین هەڵەو کەم و کوڕیشەکە هەندێک جار هەڵە ئەکا هەندێک جار چاکە ئەکا لەو بینایە مەجموعەیەکیشمان هەیە مقڕبە زۆر هەڵبژێراوە خوا هەڵی بژاردەوە بۆ قوربی خۆی و نزیکی خۆی زۆرن ئەوانەی کە ئەیانەوێ حەبیبی خوا بن و خۆشەویست بن یان خۆیان خۆشەوێ زۆرن بەڵام کێن ئەوانەی کە خوا ئەوانی خۆشەوێ زۆرن ئەوانەی کە ئەیانەوێ لە خوا نزیک ببنەوە کێن ئەوانەی کە خوا هەڵی بژاردون و نزیکی کردونەوە لە خۆی و بە تایبە ئەو ڕوتبەی داونەتێ بۆیە فەرمێ ممکنە بڵێن ئەم سێ جۆرە مؤمن و فاسق و کافر ئیماندارمان هەیە کافرمان هەیە لەو بەینا لە بینی ئیمان و کوفرە شتێکمان هەیە پێوتێ فیسق یعنی ئەم کەسە ئیماندارە بەڵام تاوانبارە کە ئەڵێن مؤمن ئەگەر مؤمن کەلیمەی ئیمان تەواوی معناکەی لە خۆی بگرێ پلەکەی ئەوەندە بەرزەیتر لە هەرچی گوناهە بەدوورە بەڵام فاسق ئیمانیشی هەیە و گوناهیشەکە وەچکە ئیمانداران طبعا تووشی گوناهە بن تووشی هەڵا بن جاری وهەیە لە عیبادەتێکە مرۆڤێک لە پلەی ئیحسانایە لە عیبادەتێکە بۆ نمونە نوێژێک ئەکا لە پلەی ئیحسانە کە ئەنەما خودا ئەبینێ ئەوە نوێژەکەیەکە کەچی لە مەسئلەی شترا بۆ نمونە لە زەکاتە سێرەکەی ئەو قووەتەی نییە ئەو هێزەی ئەو توانایی نییە بۆیە فاسق لەو نێوانە لە بینی ئیمانداری حەقیقی ڕاستەقینە یا ئیمانداری کامڵە لەگەڵ کافرێکی خولەسە لەو نێوانە فاسق دانراوە ئەم کەسە لە ڕیزی ئیماندارانە بەڵام دەنکە کاری فاسقانە و کاری خراپەکان ئەکا بۆی ئەفەرمێ هەمانە سابقە هەمانە ئەصحابی مەشئەمەیە هەمانە ئەصحابی مەیمەنێ هەمانە ئەصحابی دەسەڕاستە ئەصحابی دەستچە باشمان سابقە پێش کەوتووە ئەوانەی کە پێش کەوتون کێن ئولائیکە المقەڕەبون ئەوە سابقونی سابقون کە خوا خۆی هەڵی بژاردون بۆ ئەوی نزیکیان کاتەوە لە خۆی ئەفەرمێ ئەکرێ پێناسێکی ترکەین بڵێن ئینسانەکان هەمانە مستەفایە هەڵبژێراوە هەشمانە مستەڕدەلە ئەم تێبینەی ڕاغبم زۆر پێک گەورەیە کە لێرە ڕوونی کردوێتەوە ئێمە زۆر کاتوە ئەزانین مستەفا تەنها کەسێکە هیچ گوناهێک نەکە ئینجا هەڵبژێراوە ڕاغب ڕەدی ئەوە ئەکاتەوە فەرمێ ئەو کەسەی کە هەڵبژێراوە سێ جۆر بدليل أم آياته أفرمي ثم أورثنا الكتاب الذين اصطفينا أو أنا من هلبجر من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات يعني هرسيك هلبجر والإنسان وانا زانك جناهي كر إتل هلبجر دي خوا إتر أكيوتو دور أكيوتو نا جاري ويا جناهي شكا ولا هلبجرني خواج درناش بوي أو بابا تزور بوردي الراغب جوان بياني كردوا أفرمي ئەکرێ مەسەلەن ئەو کەسانەی کە ظالمی لنفسهین گوناهبارن زۆریش گوناهبارن خەلەطوا عەمەلەن صالحا وآخەرە سەیئە چاکەی ئەکەن خراپە ئەکەن تێکەڵی ئەکەن بەسەریەکە هێشتا ئەمانە هەڵبژێراوە چونکە قیاساتی خوا میزانی خوا وەکو میزانی ئێمە نییە تەوا میزانی ئێمە ئێستا بێنە پێش شای خۆتە ئەگەر کەسێک نۆجار هەڵەیە بکە نۆجار ئیتر هەڵەکان ئەگەر پەیوەست بێ بەخواوە جەل جەلالوه ئەو ئەهوەنترە پەیوەزی بە ئینسانەکانەوە ممکنە خوای گەورە ڕقپۆشی قەرەبوو کاتەوە ئەویش ئەگەر کەسێکی ساڵح بێ لە کۆتایی حیاتیە بنمونە بە دزی بێنینەوە ئەگەر کەسێک نۆجار دزی بکە نۆجار طبعا دزی مافی خواشە و مافی خەڵکیش مافەکەی خەڵکەوە بێ بگێڕێتەوە قەی ناکە مافەکەی خوا یەک جار ئەم کەسە دزی نەکرد توانیشی ئەیتوانی ئەمە بدزێ دەسی بۆ نەبرد نۆجار دزیەکەی کردو جارێ نەیکردووە ئێستا لە نەزەری ئێمە ئاڵێن ئەمە دزی تەواو باشە چکە نۆجار دزی کردو عیبی نیت تەواو گەشتە ئەخیر بلە بەس لای خوا یەکەکە لە نۆکە گەورەترە ئەو نۆدانەی لە لای خوا هیچیان بە گوناه بۆ نانووسرێ ئێتەوە سەر مافەکەی خەڵکە بیژێڕێتەوە وە زۆر بابەتی تر حتا مەسەلەی نەظەرێک لە گەنجێکە نۆجار سەیرەکە یەک جەرچاوی لە بەرخاتی خوا گرتووەتەوە ئەزان ئەو یەکجارە لای خوا لە نۆکە گەورەترە ئەگەر زۆر لە بەرخاتی خوا چاوەکەی گرت بێتەوە ئەو یەکجارە جاری وای خۆی ئەدا لە 700 ئەگەر 700 جار ئەو هەڵەیە کردو بە یەک جار هەمووی ئەشوات
ئەوەندە ڕەحمەتی خوا گەورەی بۆیە ئەو کەسەش کەەوە لەناو گوناهەیە مەوا نەزانین هەڵبژێراونی ئەویش هەڵبژێراوە ئەویش مستەفا بۆیە ئەفەرمێ ئەو کەسانی کە ئێمە هەڵمان بژێرن لە عیبادەکانمان کێن فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات هەیانە لە نێوەندایە هەیانە زوڵمی لە نەفسی خۆی کردووە لە پلەی فیسقایە هەمانە ناوەڵا سابق بالخيراتە لە پێشی پێشەوە زۆر پێشکەوتووە هەر سێ جۆرەکە هەر سێکیشیان خوا هەڵی بژاردوون هەمووشیان لە عیبادی مستەفان و لەوانن کە بە تایبە هەڵی بژاردوون ئەفەرمێ ئەم ئەبرارانەی کە خوا هەڵی بژاردوون سێ جۆرن ئەڵە جۆرێکیان ئەنبیا پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام بە تایبە هەڵبژێراون حکەما ئەو ئەولیا گەورە گەورانە هەر هەموو کە ئێستا ناویان ئەدرەوشێتەوە لە جیهانە هەر هەموو ئەمانە خوا جەل جەلالوهو بە تایبە هەڵی بژاردوون لە دوای پێغەمبەران یعنی ئینسان وا تەسەور نەکا مەسەن ئیمامی گەیلانی هەتا ئەمڕۆ ناوی ماوە لە خۆوە ناوی ماوە ئەبێ بە چ ڕۆحێک ئەم ئیمامی گەیلانیە خواناسی کردبێت تا خوا هەتا ئەم زەمەنە یعنی تۆ 1200 ساڵ تقریبا پێش ئێستا هەتا ئەمڕۆ هێشتا ناوی ماوە هێشتا ئەستێرەی گەورەی ئەو پشنگدار بە لە ئەسباب و جیهانی ئیسلامیە بە ئیمامی شافعی چەند ڕازگۆ بوو بێ هەتا ئەمڕۆ ماوە ئیمام ئەبوو حەنیفە چۆن بوو بێ هەتا ئێستا ناوی ماوە سری سەقەطی و ئەم پیاوە گەورە گەورانەی ئومەتی ئیسلامی بێ چەند ڕێک بوو بن لەگەڵ ڕەب العالەمینە یان ئەو قائیدە گەورانە سەلاح الدین ئەیوبیە مثلا یوسف بن تاشینە مثلا ئەرتۆغرلە کێ تا ئەمانە تا ئێستا ناویان ماوەتەوە لە جیهانی ئیسلامیە ئەم بە چ سرێک ماوەتە ئەبێ چەندێ ڕازگۆ بوو بێ لەگەڵ خۆی خۆیان هەتاوەکو ئەم دەروەی لەگەڵا کردوەوە بۆیە بەشی حکەما ئەوانەی کە ئەولیای خوان لەسەر زەویە لە دوای پێغەمبەرانەوە عەلەیهیمو سەڵات وەسەلام ئەوانە دێن تەسەور کە لەسەر زەویە ئەگەر ئەولیای خوا ببڕێن ئیتر زەوی نامێنێ یعنی هەومان تووشی خەسارەتمەندیە بینەوە بێ کۆتایی بە ژیان بێت حتا لە باسی محەممەدی مەهدیە فەرمایشتەکان کە باسەکەن ئەفەرمێ ئەو کەسانی ئەوتادی عێراق و باشە سۆفیەکانی نازانم شام و کێ هەمووی کو ئەبنەوە بە تۆری محەممەدی مەهدیەوە ئەفەرمێ هەنێک لەوانە لەو کاتا چوونەتە شاخە بەرزەکان بە تاقی تەنها عیبادەتێک لە خەڵکیشدا بڕە تاقی تەنها کەسێ بیرکەرەوە لە شوێنەکە عیبادەتکە التحاقەکە بە محەممەدی مەهدیەوە بۆیە مەسئلەی ئەم ئەولیا گەورانەکە لە دوای پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام پلەکەیان دەست پێ ئەکا زۆر گەورن ئەلا ئین ئەولیا الله لا خوف عليهم ولا هم يحزنون ئەم ئەولیای خوایانە نە زەڕەیە ترس نەتە زەڕەیە غەمیان هەیە لەسەر مەرگە کامانن ئەمانە الذين آمنوا وكانوا يتقون ئیمانێکی صادقانە لەگەڵ خوای خۆیانە زۆر خۆیان لە گوناها پارێز جا لە مەسەلەی وەلی خۆیە ئێمە دوو جۆر وەلیمان هەیە وەلیەکمان هەیە کە خوا هەڵی بژاردووە و خۆشی دەرکی بەوە کردووە کە وەلی خۆیە و خۆی گەورە ئیزنی داوە بەوەی کە وردەوە دەکاری ویلایەتی خۆی بکە لەسەر زەویە هەشمانە هەست بە خۆی ناکە ئەزانن چەند گەنج و شەوابمان هەیە هەمووی بە ئەولیای خوا حیساب بکرێ بەس هەست و دەرک بەوە ناکە نەگەیشتۆتە ئەو پلە هەتاوەکو دەرک بەوە بکە ئەگەر نا مەسەلەن ئەم دوو صیفەتە الذين آمنوا وكانوا يتقون مەخسووس نییە بە کۆمەڵی کەسەوە هەموو کەس دەتوانێت بگاتە ئەو پلە بەڵام ڕێژەیی هەیە چەندێ تەقواکەی زیاتر چەندێ ئیمانی دامەزراوتووە چەندێ لە گوناهەکان خۆی پاراستووە تەسەور کە ئێستا ئێمە زۆر گوناه هەیە لەوە چێک گوێی نەدێنێ ئەزانی لە زەمەنانێک لەوە پێشە عولەما هاتوون کۆمەڵی ئادابیان باس کردووە وەڵڵا ئینسان سەری سوڕەمەیە لەو ئادابانەی کە باسییان کردو بۆ چونکە ئاستە عیلمەکەی ئەوان ڕۆحەکەی ئەوان زۆر بەرزە بۆ نمونە هاتوون باسی ئەویان کردووە کە باشە قسەی زیاد لە ئینسانات چییە يعني ئێستا ئێمە دائنیشین لە مەجلیسا تێر لەگەڵ ئەکترا ئەگەر یەک کەس قسە نەکات لە مەجلیسێکا دابنیشین ئەڵێن کورەوە چۆنە بمەوە کەی مەجلیس بوو چون یەک قسەی تیا نەکرا ئەزان ئەم ئەولیا گەورانە کە دانیشتون لە مەجالیسا بەس ذیکری خۆیان کردووە ئەڵێ قسەیە کە لە سنووری خۆی تەجاوزی ئەکرد بە هیچ شێوازێ نەیانەکرد تەنها ئەوەی ڕەبتی بە یەکترەوە بوو هەواڵپرسینێ شتێکی کەمتەوە يعني پلە و جیهادی ئەو گەیشتەوە ئاستە یەک کەلیمە زیادە یەک شت کە ڕەبتی بەوەنەوە بێ قسەی تیا نەکردووە من حسن ئیسلامی المەرء تەرکوه ما لا یعنی هاتووە هەرچی صیفاتانەیە دەی ئەزانم بە چی گەیشتوتە ئەوێ ئەو مجاهدە گەورەی کردووە یەک قسەی زیادەی نەکردووە
جارە بەبیرمە پیاوێکی زۆر ساڵح خزمێکی خۆی ئەوت ئەو تۆ ئەوە نەقسە مەکە لە ناو خەڵکایەت و ئەڕۆی ئەو بڕێ حیوان بکڕە بدەرە ئەو شاخە ئەو بەیانی ئەو کوڕێکیش بەرە لەگەڵ خۆتە با خزمەتی هینەکان کە بەیانی بڵێ بۆ کوێ ئەڕۆین ئێوەرە بڵێ کەی بڕۆینەوە ئەو لەم دوو قسە زیاتر نەکەی ئەویتر هەمووی بەتاڵە ئەو من لەو مەجلسانە دانیشتوم ئەو تۆ هەرچی قسە ئەەکەی بەتاڵە هیچی ئیسفادەی نییە. طبعا فعلا ئەگە دائنیشی مەسەل لە مەجلسا بەسی سیاسەت و باسی دنیا و باسی ئەو هەموو شتە ئاڵۆزە ئەچێ بە زیهنی ئێمە هیچی لە ذیکری خوا حساب ناکرێت. ئەو هەموو شتە باسەکە یعنی ڕوتبەی هەندێک لە ئەولیا گەیشتۆتە ئاستێکی وە یەک کەلیمەی زیادە حسابی بۆ کردووە. بۆیە فەرمی ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە ڕیوایەتێکە ئەفەرمێ یەکێ لە زیخەکانی خستە ناو زمانی وی قسە نەکە هیچ قسە نەکە هەر کاویستی قسە بکات زیخەکە بیری خاتەوە هیچ قسەیەکی زیادە نەکە تەنها قسەیە بکە کە پەیوەستە بە ذیکر و دین و خواناس. زۆرن ئەو کەسانەی کە حتا قسەی دنیاشیان قورئان بوو لە مێژووە بیخوێنەوە ئەبینی مەسەڵەن ئافرەتێک تەنها بە قورئان قسەیە کرد پیاوێک تەنها بە قورئان قسەیە کرد مناڵە تەنها بە قورئان قسەیە کرد یعنی نەیویست کەلیمەیە بڵێ غەیری کەلیمەی خوا بۆی گوناهبار نەبێت تا ئەو ئەندازێ. ئەمە طبعا بابێکی مجاهدەی قوڵە ئینسان حتا ئەڕوا زیاتر شتی دەستگیر ئەبێ. بۆیە ئەم ئەولیای خوایانە و ئەم پیاوە گەورانە لەناو کۆمەڵگە لە دوای پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام ڕوتبەی ئەمانە دەست پێ ئەکا. لەگەڵ ئەمانەشا عەینەن لە دوای با بڵێن هەر لەناو ئەبرار و پیاو چاکانە عەوامیشمانەیە ئەو کەسانەیان بەردەوام مجاهدە ئەکەن خەریکە بن لەگەڵ نەفسی خۆیانە وەلەو پلەیەکی کەم ببڕن لەوە ئەچێت گەنجەکە بێ لە مجاهدا بێ هەرچی صفاتی خراپەتیایە بێرنە پێشەوە طبعا شتی وا زۆر دەگمەنە بەڵام هەرچی صفاتی خراپەتیایەتی مجاهدەی کرد یەک دانەی چاکی لە خۆیان ڕوان ئەزان ئەوەش لە پلەی ناجیەکانە چونکە یەکەمین هەنگاوی دەست پێ کرد دووەم دەست پێ ئەکا سێهەم دەست پێ دەی کاتی ئەزانی خوا دەری خێری لێ ئەکاتەوە پلەیەکی زۆر ئەوە. تێبینێکی تر ئەدا ئەم تێبینەم زۆر پێگرنگ بوو کە ئێمە وا نەزانین ئەو کەسەی کە گوناهبارە ئیتر هەڵبژێراوی خوا نیە گوناهباریش هەڵبژێراوی خوایە. تێبینێکی تر ئەدا طبعا دوو جۆر ئینسان هەن لەسەر زەویە طبعی ئینسان طبع هەندێک طبع هەیە مەلەکیە هەندێک طبعیش هەیە عەبدیە هەندێک طبعمان هەیە ئەگەر مەلیکیش بێ هەر عەبدە هەشمانە عەبدیش بێ هەر مەلیکە. وەکو ڕاهی بەفەرمێ چۆن ئەفەرمێ لەناو مرۆڤە تۆ ئەبینی کەسێک ئەبینی لەبەر ئەوەی ئەخلاقیاتێکی بەرزی لە خۆیان ڕواندووە ئەکرێ سیاست کات خەڵک ببا بەڕێوە کەس ناتوانێوە بەڕێوە ئەڵە جاری وایە قەدەر وای کردو ئەم کەسە زەعیف و زەبون و بێپارە و کەوت و نەخۆش بەڵام ئەخلاقە بەرزە جوانەکانی هەرتیامەوە. بۆیە ئینسان بە ئەخلاقەکانی ئەبێتە مەلیک نەک بە دەسەڵاتەکان بە ئەخلاقەکانی ئەبێتە عەبد. سێرەکەی کەسێک مەلیکە عەبدی شەهوەتە عەبدی پارەیە عەبدی شۆرەتە عەبدی نازانم سیڵت و ناوبانگ دەرکردن و هێو عەبدە با مەلیکیش بێ. جاری واش هەیە عەبدێک هیچ گوێ بەوانە نادا زۆر بەهێز گەورە. بۆی ئەم بابەتە زۆر گەورە ئینسان وا نەزانێ مەسەن خەڵکێکی فەقیر جاری وا هەیە ئەبینی خەڵکێک ئەبینی مستەوای مەسەن شەهادەی نییە بۆ نمونە مەسەن پارەی نییە نەخۆشی زۆری بۆ هێناو وا نەزانی ئەم کەسە بچووکە جاری ئەو کەسە پاشایە ئەو کەسە لە ئاستێکی زۆر بەرز و باڵایە چونکە ئەخلاقیاتەکانی زۆر بەرزن. بۆیە جاری وا هەیە تۆ حکمت لە کەسێکەوە وەرەگری زۆر فەقیر و نەدان و کەم دەست هەموو کەلیماتەکانی زمانیشی مروارێکی زۆر جوانەیەتە دەرەوە. جاری واشەیە کەسێک هەرچی نیعەمە هەیەتی بەڵام نیعەمەکان هیچ سوودێکی پێ ناگەن بچووکی ئەکاتەوە. بۆیە ئەم بابەتەی ئەخیر کە دڵخۆشێکی زۆر گەورەیە بۆ ئینسان ممکنە ئێمە بتوانین طبیعەتێکی مەلیکانەمان هەبێ بتوانین یان با بڵێم مەلائیکە ئاسا چۆنە کەسێکی زۆر لاوازی عەبد ئەبینی مەلائیکە ئاسایە مەلیک ئاسایە ئەم عەبدە ئەوەندە ئەخلاقی بەرزە. ئەم مەسەلەی ئەخلاق بەرزیە هەندێک جار ڕەبتیشی بە ئیمانەوە نییە یعنی سەیری ئەم فەرمایشتەکەن ئەفەرمێن نعمە العەبد صهيب لو لم يخف الله لم يعصي. یەکێ لە عەبدە زۆر جوان و چاک و باشەکان کێیە صهيبە کورە ئەگەر لە خوار نەترسێ لو لم يخف الله ئەگەر لە خوار نەترسێ لم يعصي باشە تاوانەکە ناکە سبحان الله يعني ئەگەر لە خوا نەترسێ تاوانەکە ناکە
يعني أخلاقي خوي واخوي رازانوتوا واخوي تربية داداوا قلنا هكناك أجر لخواج نترسي بسيري أو كلمة كان ك في غمري خوا صلى الله عليه وآله وسلم وصهيبي بكاره يعني بويا أكري إنسانك زور هجار وندار ونادان به بلام زور أخلاقي برزور روشتي قورو لمجاهدات زور لبيش خلقي تروبي إنجا أسفر ما يشتكي في غمر صلى الله عليه وآله وسلم بيننا بيش شاي وخوتان أفرمي رب أشعث أغبر كسك أبيني قجي شبرز أشعث أغبر تبوطوس بيوي نشتوا مدفوع بالأبواب يعني أقر بيت تقبض على درجيته درجيني دا أخي مدفوع بالأبواب بالي بيوني باب الروم باشا أو أندك زولو أو أندك كوتو لو أقسم على الله لأبره أقر أوكس السيان مقابل خويا بي أوشتم بوبكي بويك أو أندا نزيك لا إخوة لقل أو أندا زبون للدنيا برام أو أندا برز قيمتي لله إخوة جل جلاله بوي أكري إنسان همو نعمة كاني هبه لأسمانا زور بشوك بيه لير هيج نعمتي كي بدس ونبه لأسمانا زور قورة قرنجيش أويا كإنسان لأسمانا چنه قورة وچنه برزة وچنه بهزة همو أميكا رحمتي خوالي بيه باسي أكا راغب بو أوي أما بزانين إنسانا كان تصنيف كين چون چكا أم بشي كباس من كردو بكاملي باسي أحوالي إنساني بو كردون هيزي إنساني بو كردون فضيلتي إنساني بو كردون أخلاقي إنساني بو كردون همو أماني وباس كردون لا أخيركي بشي كوتاي بيهنا وأم باسي أصنافي إنسان بشكاني إنسان جوركاني إنسان أم صنفاني إنسان كعرزم كردون أي بيمان بلي أو هم شتي كبون باس كردون أو هم قوة هزاني إنسان كبون باس كردون أكري لكسيكي زور لا وازاها أكري لكسيكي زور بهزيشا أو صفة قورانك لإنسانيتها هي النبي إنسان بلا شيء بنعمة الظاهري ومادية كان نابت إنسان بو معنى قورانا أبيت إنسان كالأخويا دروستي أكاد بو أخلاق برزانا أبي كالأخويا أي الريانة ممكن ئێمە دوو کەس بێنین پاشایەک بێنین زۆر درۆزن بێنە پێشای خۆت کەسێکی فەقیری سادەی داما و زۆر صادق ئەم دوانە کاتێک کە سەیری صیفەتی ئینسانیەتیانەکەی ئەمەیان شەیطانێکە بۆ خۆی پاشاکە باشە ئەمی تریشیان سەرەکی تەواوی معنای ئینسانیەتی تێ هەموو صیفاتەکانی تریش بەو چەشنە ممکنە فەقیرێکی نادان ببینی هەرچی صیفاتی کەماڵەتیە لە خۆیان جێ کرد بێتەوە کەسێکی تریش ببینی وەکو شەیطان یەک صیفاتی چاکەی تیانە ممكن إنسان بيني بجواني وقد وبالايا تقول أما كمال إنسانيتي هي بلام لا أجل كان نزم تربية كسيك يجب بيني دمو تشاويكي جواني النبي بالايكي جواني النبي هيش باشا نخوشيش زوري بو هنا بي زور ناداديش بي لبردم مالا كان دركري بلام أون دا أخلاقي برزي هبي لأستيكي زور برزا ولا أسمانا كان برز داوا أكن لذاتي باكي پروردگار خواهي جان رحمته بزي خود بسرمانا ببارنا كرمي خوت بسرمانا ببارنا لمن خوش بيا رب العالمين يا إلهي داولي أكين يوم الزمنك لخزمة أم كتابنا يا باجيان بسر أبين كلماتي أم بيا وقورا أدين لدلمان ونشترقري دلماني بي أكين تو قوري خود بو خود سر برشتي مانك ساغ مانك رو هداية مان بدا رن ما يمانك بو خير يا أكرم الأكرمين بزي بسرمانا ببارنا عفو بسرمانا ببارنا يا إلهي داود لي أكين إيمان داري لناخمانا بچسبنا ضلمان ثابت كلس دينكت يا إلهي بمان جرى لو كساني كلا دنيا بكاملي أجين خويا بمان جرى لو كساني كلا آخرتها بسري برزة وأجين يا إلهي داود لي أكين بناوي جوانت بصفتي برزة باسمي عظمت كرم ورحمتي خد بسر معنا ببارنا قرفت كان من شار سرك أو من بحال مال دارك أو من بمنال منالي بعطاك أو من بمنال منالي صالحك أو من نخوش الشفاء وبنيرة يا إلهي أو من قرزار قري سرشاني سوك أو من كم رصي حلالي زيادك يا ربي خويا جان داول لي أكين بقوري خود أو من آرامك تو قوري خود ضل من آرامك مال من آرامك ولات ونجتماع من آرامك يا إلهي داول لي أكين برحمة وكرمي خود وبزي خود صلاوي إما بقينا بيغمبر صلى الله عليه وسلم يكيكنا ومن لخزمتي بينا يا أكرم الأكرمين بخوا پروردگارا إما بدل مشتاق بينيني أو كاملين يا إلهي داول لي أكين محروم عن مكل بينيني يا رب العالمين
خوا داوا لي أكين برحمة وكرم يخل لجر آلاء لجر سبري آلاء أو حشر مانك بأمتي أو قبول مانك بشوين كوتي أول مانك يا رب العالمين. يا إلهي داوا لي أكين بدرجاي ميجوي أم كتابه بدرجاي أو حبريك بين وسراو بدرجاي أو كسانك خزمتي كان بو أم كتابه كردوا وتويانته نوسيانته وتشابيان كردوا جوين ليقرتوا يا إلهي بأندازي همو أو صلوات وديداري بيغمبر أنيرين صلى الله عليه وسلم خواهيان صلوات كاني بيبقينا سلامي أمي بيبقينا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.